بۆ سێم ڕۆژ لە پێشانگەی نێکستێف کە بۆ یەکەم جارە یەکەمین پێشانگەی نێکستێف لە کارگەی کولتور لە شاری سلێمانی ئەم پێشنگای کراوەتەوە. دیارە ئەمە کۆتا ڕۆژە بۆ ماوەی سێ ڕۆژە پێشنگاکە بەڕووی خوێندکارانی خۆشەویستە دەرگای واڵایە. دوێنێ کە دووەم ڕۆژ بوو پێرەکە یەکەم ڕۆژی با بڵێن پێشنگاکە بوو ڕۆژی پێنجشەم و ئەم ڕۆژ کۆتا ڕۆژە 7 و 8 و 9 مانگ. بەڵام ئەمڕۆ ئۆفرێکی زۆر گرنگ دراوتە خوێندکارانی خۆشەویست کە دوێنێ و با بڵێن ڕۆژی جومعە و ڕۆژی پێنجشەم تاوکو کاتژمێر 6 ئێوارە پێشنگاکە دەرگای واڵا بوو. بەڵام ئەمڕۆ تاوکو کاتژمێر 10 شەو پێشنگای نێکستێف لە کارگەی کولتور لە شاری سلێمانی دەرگای واڵایە بەڕووی خوێندکارانی پۆلی 12 ئامادەی ئەو خوێندکارانی کە خوازیاری زانکۆ و پەیمانگا ناحوکمیەکانن کە چەندین زانکۆ و پەیمانگای ناحوکمی لێرە چەندین زانیاری گرنگ ئەبەخشن بە خوێندکارانی پۆلی 12 تاوکو هەر خوێندکارێک ئەگەر حەز و ئارەزووی لێبوو لە زانکۆیەکی ناحوکمی بخوێنێت ئەتوانێت بێت لێرە تەواوی زانیاریەکان لە زانکۆ ناحوکمیەکان وەربگرێت و چەندین پەیمانگا و بەش و چەندین بەشی جیاواز لە نێو ئەم پێشنگایە ڕەنگی داوەتەوە بۆ بەرچاوڕوونی زیاتری خوێندکارانی خۆشەویست. بێگومان ئۆفەرەکان زۆر جیاوازن ئەگەر خوێندکاران خۆیان بێن لە نزیکەوە ببینن چەندین تیمی تایبەت لە نێو زانکۆ و پەیمانگاکان ڕێنوێنی تایبەت زانیاری تەواو ئەبەخشن بە خوێندکارانی پۆلی 12 بۆی ئەمەش ئۆفەرێکی گرنگە کە بە تایبەت لەم بارودۆخی ئێستای کوردستانیشە کە لە ڕووی مادی و ڕەنگە هەندێک لە هاوڵاتیان نەتوانن هاتوچووی تەواو بکەن بەڵام لێرە بەشێکی تایبەت هەیە بۆ هاتوچووی تاوی خوێندکاران کە بە شێوازێکی فری خوێندکاران ئەتوانن ئەو فۆرمەیان دەستکەوێت کە دوجاریش لە ڕێگەی میوانە خۆشەویستەکەمەوە زانیاری تەواو وەرەگرێن لەسەر پێدانی زانیاری بە خوێندکاران تاوەکو ئەگەر حەزیان کرد لە زانکۆ و پەیمانگا ناحوکمیەکان بخوێنن چۆن بتوانن بە شێوازێکی زۆر باش ئەو زانیاریە وەربگرن. جا ئێستا ئەچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم کاگامان عەلیم لەگەڵا بێت بەڕێزیان دامەزرێنەری پێشانگای نێکستێف لەگەڵمانەیە. کاگامان سوپاس بۆ ئامادەبوون سلااو زۆر سپاس بەخێر بێن سپاسانەکەین بۆ هاوکاریتان کە وەک یەکێک لە باشترین هاوبەشی میدیایەکانمان سپاس بۆ هاوکاریتان. نابێت کاگەمانش بار لەوە دەست پێ بکەین کە کورسادۆک و سپۆنسەری میدیایی نێو پێشانگای نێکستێف سپۆنسەری ئەم پێشانگایی کردووە. ئەمە تا چەندە بە لایەنێکی گرنگە زین لە ڕووی میدیاییەوە کە زیاتر خوێندکارانی خۆشەویست بتوانن زانیاریەکان ئەگەر لە ڕێگەی میدیاشەوە بێ بتوانن ئەمڕۆ کە کۆتا ڕۆژە هەلێکی باشیان پێ بدرێت. بێگومان ینی هەر شتێک لە ڕێی میدیاوە زیاتر بڵاو بکرێتەوە ئەمە بۆ سوودی بۆ پێشنگاکە بێت و زیاتر هۆشیارێکی زیاتر بڵاوکاتەوە ئاگاداربوونەوەیکی زیاتر دروستەکە و ئێمە ینی لە ماوەی ئەم دوو ڕۆژەی ڕابردووەوە ئەمڕۆ کە سێم ڕۆژە ینی کۆمەڵێک هاوکاری باش پێشکەشکراون لەلایەن کەناڵی کورساتەوە ئەمە کەمایی جێی سپاسە بۆ ئێمە و دەستخۆشیتان لەکەین کە ئەتوانین بڵێن خەڵکانێکی زۆر سەردانی کردوون بەهۆی ئەوەی کە لە ڕێی سۆشال میدیا و شاشەی کەناڵەکانی کورساتەوە کە سەردانی ئێران کرۆ کە ئەمە مای دڵخۆشیە بەڕاستی. کاگامانج بابینە سەر پێشنگاکە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە چیتان خسۆتە ڕوو لەم ڕۆیە خوێندکارانی خۆشەویستا چەندە حەزیان کردو بە تامەزرۆ یاخود ویستویانە سەردانی نێو پێشنگاکە بکەن ژماری خوێندکاران چۆن بووە تا چەندە لە ئاسێکی باشا بووە ڕێنوێنەکانی نێو زانکۆ و پەیمانگا ناحوکمیەکان چۆن بۆ خوێندکاران لە چه ئاستێکا بووە؟ لە ڕاستیە لە ئاستێکی زۆر باشە وەکو باسم کردوێنێ هەر لە چاوپێکەوتنێکە لە کەناڵەکەتان باسم کردبوو کە ئێمە لە کاتێکی کورتا دەستمان پێ کردووە کە ماوەی 20 ڕۆژێکە بێ بەڵام سێرەکەی بەهۆی ینی ئەوەی کە ڕێکلامێکی باش و لە ڕێی میدیای جەنابتان و کۆمەڵێک شتەوە کە ئێمە توانیمانە سەردانکەرانێکی زۆر باش بێنین تقریباً ئێمە گەشتوینەتە 2000 و 2000 زیاتر لە سەردانکەران لەلایەن خوێندکاران و دایک و باوکانی خوێندکاران کە ئەمەم بەڕاستی جێی دڵخۆشی ئەو ژمارەیە کە لە ماوەی 2 ڕۆژاتۆ ئەوکەی و ئێمە چاوەڕێی زیاتری شەکەین ئەمڕۆ کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە و ئێمە بڕیارمانە لەوەی کە کاتەکە درێژ بکەینەوە کە هەستمان کرد بە هەستمان بۆ پێویستیە کرد کە خوێندکاران زیاتر پێویستیان بەوەیە و ئێمە ئەتوانین لەمڕۆ زیاتر پێشوازی لەو خەڵکانە بکەین کە کاتەکەمان زیاتر درێژ کردوتەوە.
بە شێوازێکی گشتی سەرجەم ئۆفەرەکان لە نێو زانکۆ و پەیمانگا ناحکومیەکان کە لێرە بەشدارن و زانیاری تاو ئەبەخشن بە خوێنکاران ئۆفەرەکان بە شێوازێکی گشتی تا چەندە لە خزمەتی هەر خوێنکارێکی پۆلی 12 ئامادەیە کە بتوانێت سوودمەند بێ کە پێم وابێ چەندین ئۆفەری تایبەتیشتان هەیە بۆ ئەو خوێنکارانەی کە کڕووکچی شەیدن ئەمانە تا چەندە هاندانێکی باشە بێ بۆیان کە بتوانن ئەگەر حەز بکەن لە زانکۆیەکی ناحکومی یاخود پەیمانگایەکی ناحکومی چۆن بتوان سوودمەند بن. طبعا ئۆفەری زۆر باشدان درراوە ینی هەموو پەیمانگا و زانکۆکان کە هاتوونەتە نەکستێپەوە بە هەمویان بە ئۆفەری باشەوە هاتون پرۆگرامێکی ئەکادمی باشیان ئامادە کردووە لەم ساڵا زۆربەی شوێنەکان کە هاتون بۆ ئێرە خۆیان ئامادە کردووە کە ئۆفەری زۆر باش ئەتوانم پێت بڵێم لە بینی لە نێوان بۆ نمونە زانکۆ ئەهلیەکاندا منافەسەیەکی زۆر باش دیارە کە ئەمە مای دڵخۆشیە ئەو کەسێک کە سوود دەبینێ لەمە خوێنکارە بەڕاستی کە ئەمە مای دڵخۆشیە هەمویان ئەوانێ و لەلایەک تریشەوە بوون زۆربەی زانکۆ و پەیمانگاکان من حی خوێندنیان دابین کردووە بۆ بۆ کەسوکاری شەیدان بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان و هەروە بۆ ئەو خوێنکارانەی کە لە ئاستێکی باڵایە نمرەیەکی بەرزیانێ ناوە بەوەش منحی ئەوان بۆ دابین کراوە لەلایەن زانکۆ و پەیمانگاکانەوە کامە مای دڵخۆشە بەڕاستی کە ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو ئۆفەر و منحی زۆر باش بڵاو کراوەتەوە کراوەوە. بەڵێ پلانتان چیە بێت بۆ ساڵانی داهاتوو؟ ئایا ئەم پێشەنگایە لە ساڵانی داهاتووە چۆن بە گڕوتینێکی زیاتر و زیاتریشەوە ئەتوانێت هەنگاوەکانی بەرەو پێش بنێت بۆ خزمەتکردنی زیاتری خوێنکارانی خۆشەویست بیرمان نەچێت دوای ئەچینە لای یەکێک لەو ساندانەی کە لە ئێستایە کە خوێنکارانی خۆشەویست ڕەنگە نەتوانن هاتوچۆی تاو بکەن بۆ نێو پێشەنگاکە یەکێک لە ئۆفەرەکانتان پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژەی پێ بکەیت و دوایش ئەچینە لای خۆیان. زۆر باشە ئێمە لەگە کۆمپانیای ناسیارە ڕێکەوتوین کە ئەوان هاتوچۆی بڵێن لە ناو شاری سلەیمانیا کاتوشوانێت تەکسی و ئەپلیکیشنێکە داونلۆدەکەی کە ئێمە لەگەڵیانە ڕێکەوتین کە خوێنکاران بەبێ بەرامبەر هاتوچۆیان پێ بکەن بۆ پێشەنگاکە ئەمە ئاسانکارێکی زۆر باشی کردووە کە ئەتوانم بڵێم لە ناو شاری سلەیمانیا 360 تەکسی ناسیار هەیە کە ئەتوانن بەکاری بێنن هەر کاتێک ویسیان سەردانی ئێرەکەن ئەپلیکیشنەکە داونلۆد کەن و داوای بکەن بەبێ بەرامبەر ئەتوان سەردانی ئێرە بکەن ئەمە زۆر گرگە. پلانی داهاتوومان ئێمە ساڵی داهاتوو زۆر بەباشی دەست پێکەین و زووتر دەست پێکەین و زۆر زیاترە بێت لەمەی کە ئێستا هەیە. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام بەڕێز کاگا مانجعەلی دامەزرێنەری پێشانگای نەکستێپ. جا ئێستا چمە لای زۆرێک لەو زانکۆ و پەیمانگایانی کە لێرە ڕێنوێنی تاو ئێن بە خوێنکارانی خۆشەویست. سپاس بۆ ئامادەبوون سلااو لێبێت بە هەر لەوە دەست پێ بکەین. ئێوە لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە زانیاری و پێدانی زانیاریەکانتان بۆ خوێنکارانی خۆشەویست بە شێوازێکی گشتی چۆنە؟ سەرەتا بەخێرتان بەخێرهاتتانەکەم دیارە ئێمە لێرە لە وەکو پەیمانگای تەکنیکی کوردستان پێشوازیێکی گەرم لە دەرچوانی خۆشەویستی پۆلی 12 ئەکەین ئێمە سەرڕای ئەوەی کە ڕێنماییان پێدەین بەرچاوڕویان پێێنێ بۆی کە ئەو بەشێکی ئەیانەوەی هەڵی بژێرن و بە شێوەیەکی تەقلیدی بەش هەڵ نەبژێرن وەکوی کە لە ئێستا خوێنکاران و دایک و باوکان لەسەری ڕاهاتوون چونکە زۆر جار خوێنکار بەهۆی هەڵەی دایک و باوکیەوە بەهۆی تەشجیعەکانی دایک و باوکیەوە ئەکەوێتە هەڵبژاردنێکی هەڵەوە کە ناتوانێت ئەو بەشەی کە خۆی توانای تایدا هەیە هەڵی بژێرێ ئێمە لێرە بەرچاوڕوونیان پێدێن ڕێنماییانەکەین بۆی بەشێک هەڵبژێرن کە بۆ بازاری کار بگوجێت چونکە پەیمانگاکە ئێمە پەیمانگایەکی تەکنیکیە دەبشی زانستی پێک هاتووە ئەو بەشانە وای لێکە کە هەریەکان ئامادەی بۆ بازاری کار ینی بۆ بنیاتنانی داهاتووی خۆی احتیما دەکاتە سەر هۆشیاری و دەستی خۆی ئێمە بە شێوەیەک ڕایان ئەهێنین کە بتوانن خۆیان لەسەر پێی خۆیان بۆستن چاوەڕێی حکوومەت یاخود شوێنێک نەکەن کە دەستیان بگرێ و تعینیان کە بەڵکو خۆیان ئەتوان بە سەرچاوی هەلی کار بۆ خۆیان و بۆ هاوپیشەکانیشیان. دەبوونت پێمان خۆشە زۆرترین زانکۆ و پەیمانگاکان لێرە چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین تاوکو لە نزیکەوە زیاتر خوێنکارانی خۆشەویست ئەگەر ئێستا بینەری شاشە ڕەنگینەکەی کورساتن بتوانن لە نزیکەوە ئەو ڕێنوێنی و زانیاریانی کە لێرە لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە ئەبەخشرێت بە تەواوی خوێنکارانی زانکۆی خوێنکارانی پۆلی 12 ئامادەی ببورن ئەمە زانیارێکی زۆر باشە بێت بۆیان. سلااوان لێبێ. علیکم السلام دارێ باشی. زۆر سپاس. بەڕێزە دوو خوێنکاری پۆلی 12 لێرەی؟ بەڵێ. باشە. پێدانی زانیارەکان چۆنە لە زانکۆ و پەیمانگاکان کە وەریەک؟ وڵایی لەخوا بەزیایە باشە تێم بەدەمتەوە ڕێنماییەکان دەدەن ینی ئین و ناکەن ینی بڵێم در خزمەت دەکەن بەڕاست.
لێرە بۆ یەکێک لە زانکۆ ناحکومیەکان تۆ فۆرمەکاتی وەریگری بەڵێ بۆ زانکۆ ئەهلیەکان زیاتر بۆ زیاتر مینانە بۆ زانکۆ ئەهلیەکانە بۆ مینەکان نیە حکومیەکان نییە. ئەمە هەلو بازاری کار دوجار لە دوای تاوکردنی خوێندن پێ دوایە لە ئاسێکی باشە وەڵاهی بەشەکان پێم وایە بەشە باشەکانن بەشانێکە لێرانەین پێشە شەکرێ. ئامادەبوونت سلااوان لەبێت زۆر بە کورتی با پەیامێکێکتان وەرگرم پێمان بڵێ خوێنکاران ئەو پرسیارانەی کە هەیەیان بوو تا چەندە لە ئاسی ئەوەیە بوو کە بتوانن لە نێو خودی زانکۆ پەیمانگا ناحکومیەکان درێژە بە خوێندن بە. بەڵێ پرسیاری بێگومان پرسیاری زۆریان هەیە چی بە شێگوەریان ئەگرێ دەرەجەکان شمولی ئەکا یاخودنا داهاتووی ئەو پەیمانگایان ئەو زانکۆیە چۆنە هەلی کاری دەست ئەکەوێت یاننا بەگشتی وەڵامی ئەو پرسیارانان ئەینەوە کە بتوانین باشترینیان پێشکەشکەین. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دووەک لە وێنەکانە ئەیبێنن خوێنکاران لێرن لەگەڵ ئەو تیمە تایبەتی نێو خودی زانکۆ و پەیمانگا پیشەیەکان بێت کە لێرە تەواوی زانیاریەکان لە ڕێگەی ئەم تیمانەوە ئەبەخشێت بە خوێنکارانی خۆشەویست. جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لە زانکۆکان پێمان خۆشە یەکێکیان ئەگەر زانیاریمان باتێت لەسەر تەواوی زانیاریەکان لەسەر تەواوی ئەو زانکۆ پەیمانگایانە سڵاو لێ بێتم کاتەوە من بەخێر لەسەر چاوات پێمان بڵێ ئێوە چۆن زانیاری باش ئەبەخشن بە خوێنکاران ئۆفرە تایبەتەکانتان چییە بێت تا چەندە خوێنکار ئەیەوێت سوودمەند بێت کە بیاوێت لە زانکۆ پەیمانگایەکی ناحکومی بخوێنێن. سەرەتا بەخێربێن ماوەکو زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا بە پێی ڕێنمایەکانی پار ڕێنمای ئەین بە خوێندکاران لەبەرەوەی تا ئێستا ڕێنمایی نوێمان بۆ ساڵی تازەی خوێندن لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە پێنەگەیشتووە بەڵام ئەوەی کە لە ئێستاە هەبێت پێشکەشی فێرخوازانی بکەین ئەوەیە کە ئێمە سێ سکۆلارشیپمان هەیە بۆ سێ بەشی جیاواز لە بەشەکانمان کە خوێندکار بە پێی نمرەکەی ئەتوانێت سوودمەند بێلەی هەروەها بۆ حوت بەش لە بەشەکانمان بەشە کارژێڕەکانمان بەشە هەندەسیەکانمان و بەشی پەرستیاری دیسکاونتێکی زۆر باشمان کردو بۆ ئەم ساڵ کە خوێندکاران نەتوانن سوودمەند بنلێ. زۆر سپاس بۆ پەیامەکانت وەکو لە وێنەکان ئایبینن تیمێکی یەکجار باش لێرن بۆ ڕێنوێنیکردنی تاوی خوێندکارانی خۆشەویست بۆ ئەوەی کە لە نێو زانکۆ و پەیمانگا ناحکومیەکان بخوێنن لێرەش بەشێکی تر لەگەڵمایە سڵاو لێبێت خێربن زۆر سپاس بۆ ئێوە پێمان بڵێ خوێندکاران تا چەندە پێیان خۆشە کە لە ئێستای ئاسێکی باشی پەیمانگا و زانکۆ ناحکومیەکان لە کوردستانە بوونی هەیە پێیان وایە لە ئایندەیە ئایندێکی گەشتیانە بێ بەتەکیید خوێندکاران ئێستا زۆر یەن بەلەو جامیا ئەهلیەکان و بەرەو پەیمانگاکان ئۆفەرەکان تا چەندە لە خزمەتی خوێندکارانەیە بە تایبەت لە ئێستاە ڕەنگە داهاتی هەندێک لە خوێندکاران باش نەبێ ئەو تۆ تا چەندە هاوکار و هاندانێکی باشیانەکە ئێمە و جامعی گۆیژە ئۆفەرێکمان هەیە بۆ ئەو خوێندکارانەی کە بەشداریەکەن لە پێشانگای نێکستێپ لە سادە داشکاندنمان کرد بۆ خوێندکارانە. سپاس بۆ ئامادەبوونتان پێمان خۆشە بەشەکان بەسەرکەینەوە و کەس لە یاد نەکەین ئەمەش بەشێکی ترە لە پەیمانگا ناحکومیەکان سڵاو لە بێتم کاتت باش سڵاو لە بەڕێزیستانم کاتتان باش بە پرسیارەکانمان دووبارە نەبێت پێمان بڵێ ئەو فۆرمەی کە لە لای ئێوەیە کە زانیاری تایتیایە بۆ خوێندکارانی خۆشەویست فۆرمەکان تا چەندە وا ئەکات ئاسانکاریەکی باش بێ خوێندکار هیچ کێشە و گرفتێکی نەبێت ئێمە بە شێوەیەکی ڕوندامان ناوە ڕۆشنە زانیاریەکان ئاشکرایە خوێندکارەکان دێن ئەیبینن زۆر بە ئاسانی پڕکرێتەوە بە شێوازک و ڕێکارێکی زۆر ئاسان خوێندکار دەتوانێت بەبێ ئەوەی کە پێویستکە پرسیارێکیشکە پێویست بە ڕوونکردنەوەیکە تەواوی فۆرمەکە خۆی پڕیکاتەوە. تا چەندە ئەم پێشنگایە بە هەلێکی باش ئەزانی کە ساڵانە بەردەوامی هەبێت بێگومانم پێشنگایە هەم بۆ خوێندکار باشەوە هەم بۆ زانکۆکانیش بۆ ناوەندەکانی خوێندن زۆر زۆر بە شتێکی گرنگی زانم خوێندکاران لێرەوە ئاشنا بن بە تەواوی زانکۆکان ئەو زانکۆیانە و ئەو شتانێک ئەم زانکۆیانە پێشکەشیەکەن بە خوێندکاران خوێندکار دێ لێرە ڕاستەخۆ لەگەڵ کەسانی ئەکادمیە قساکە ئەو کەسانە ئەبینە ڕاستەخۆ لەگەڵ نوێنەری زانکۆکانە قساکە زانیاریکی ڕاستەوخۆ لە خودی زانکۆکەەوە بەدەستێنەکە ئەمە زۆر بە شتێکی گرنگی زانم. بۆ پەیامەکانت پێم خۆشە ئەو بەشە وەرگرین کە کاگامانج ئاماژەی پێکرد کە ئاسانکاریکی تاو ئەکرێت لە ڕووی دابینکردنی ئۆتۆمبیلەوە بۆ خوێندکارانی خۆشەویست بۆ ئەوەی لە ڕووی مادیەوە هیچ نەبێت بتوانن سوودمەند بن لە تەواوی گەیاندنی ئەو فۆرمانەی کە لە زانکۆ پەیمانگاکان ئەبەخشێت بە خوێندکارانی خۆشەویست. سڵاو بۆ ئامادەبوونت سپاس دەکەین بە هەر پرسیار لەوە بکەین ئێوە کۆمپانیاکاتان تا چەندە خزمەتێکی باش ئەگەیەنێ بە خوێندکارانی پۆلی 12 بەخێر بن سەرەتا ئێمە کوناسیار بۆ خوێندکاران خزمەتێکی باشمان ڕاگەیاندووە ئەویش ئەوە ئۆفەری مانگانەیە بۆ نمونە کابرا
خاتونێکە باشە ئێمە یەکەمین ئەپلیکیشنین بۆ داواکردنی شوفێری ئافرەت کەەوە ئاسانکارێکی زۆر باشە هەم پێوتی ئۆفەرێکی VIP کە تەقلیدمان زۆرە لە دوای خۆمان بەس پێش خۆمان کەس نەیکردووە ئەمە ئەنج هەر کەسە داوای ئۆفەری ماگانەکە ئافرەت بێ یاخود پیاو بێ خوێنکار بێ یان فەرمانبەر بێ ئەم ئاسانکاریی زۆر باشمان بۆ کردووە تەنها شوێنێکی خۆمان پێ ئەڵێ ئێمە ڕاستەخۆی بۆ ڕێگەخین بۆ نرخێکە خۆی ئێوێ لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە ئەو کەسانی کە ئێستا لێرەش با بڵێن ئۆتۆمبیلەکە لێرە ئامادەیە تا چەندە خوێنکارێکی زۆر پێویستیان بەم بەشە هەبووە بەڵێ ینی خوێنکاران زۆر ینی سەرنجیان ڕاکێشەکە ئەم بەشیان بینی لێرە هەمیان سەرسام کە یوتیان لەمە دووە ئێمە خۆمان تەکسی ئەو پارە زۆر سەرف ناگەین دێن لە ناسیار ئەپلیکیشنەکەی ئێوە ماگانە تاقی ئەەکەینەوە بزانین ئایا دروستیان دروست نییە حتمان ڕای خۆشیان زۆر دروستە ئێمەش بە هەمان شێوە خزمەتی خوێنکارانەکەین و بەردەوام لە خزمەتانە بەخاتن سەر چاو خۆشەویستان ئەوەی کە لە پەیامی تەواوی هەم تەواوی زانکۆ و پەیمانگاکان هەم کاک ئامانجیش وەکو دامەزرێنەری پێشانگای نێکستێپ ئاماژەی بەوە کرد کە چەند خاڵێکی گرنگی باس کرد لەسەر تەواوی پێدانی زانیاریەکان و ئەو فۆرمە تایبەتانی کە لە خودی زانکۆ و پەیمانگا ناحوکمیەکان هەیە کە بتوانن چۆن ڕێنوێنی زانیاری دروست ببەخشن بە تەواوی خوێنکارانی پۆلی 12 کە ئەمە یەکەمین پێشانگایە لە شاری سلێمانی لە کارگەی کلتور کراوەتەوە